سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش لە ئێستادا ئەو پرسەی کە زۆر فەرمانبەران و موچەخۆران چاوەڕێیەکەن پرسی یەکلایکردنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە تاوەکوی ئێستا دیار نییە ئایا موچە دێت پرسی موچە بڕیاری لەسەر دەدرێت یاخود نا، چونکە عێراق ڕایگەیاندووە کە هیچ پارەیەکی هەرێمی لا نەماوە بۆ ئەو هەشمانگەشی کەماوە یان ئەو چەمانگەی تری کەماوە. یعنی ئەم پرسە بە تەواوەتی فەرمانبەرانی نیگەران و بێزار کردووە هەم لە بەرپرسانی هەرێم و هەم لە بەرپرسانی عێراق کە ئەمە بە سزادانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەزانن. لە کاتێکدا هەمووان چاوەڕوان بوون کە پرسی موچە لە دادگای فیدراڵی یەکلایی بکرێتەوە بڕیاری لەسەر بدرێت، بەڵام دەست لە کارکێشانەوەی 6 ئەندامی دادگای فیدراڵی جارێکی تر ئەم پرسەی بەرە و ئاقارێکی نادیار بردووە. ئایا ئەمانە بۆ دەستیان لە کارکێشاوەتەوە و ئایا کاریگەری دەبێت لەسەر پرسی موچە و نردنی موچە و گفتوگۆکردن لەسەر پرسی موچە یاخود نا. من ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوتوێ دەکەم کە خۆشی لە بەغدا بۆ بزانین پرسەکانی بەغدا گەیشتووە بەکوێ لەم چەند ڕۆژەدا و چ قسەیەک لەبارەی موچەوە کراوەیان، ئایا هیچ بڕیارێکەیە بۆ نردنی موچە یاخود نا. کاک سۆران سڵاو لێبێ، لە بەغداوە هاتوێتیەوە و هەواڵی دەبێت چاکت پێبێ لەسەر مەسەلەی موچە. پرسی موچە بەکوێ گەیشت؟ ئایا موچەی فەرمانبەران ئەم چەند مانگایان ئەم مانگەی کە ڕۆشتووە دێت یاخود نا؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. طبعاً هەموو هیواکان لەسەرەوە هەڵچنرابوون، هەوڵەکانیش دوجار بەو ئاراستە بوون کە دادگای فیدراڵی محەممەد شیع سوودانی لەژێر ئەو فشارانە قوتار بکە کە لەسەرێتی بۆ نەناردنی موچەی هەرێم و هەرێمیش موچەخۆران موچەیان بۆ بێت. ڕۆژی هەفتەی مانگ سەرۆکی دادگای فیدراڵی نامەیەکی سێلاپەڕەی ناردۆ بۆ پەرلەمان کە ئاماژە بە سربەخۆیی دادگا و ڕێگری لە تەدەخولەکە بۆیە داوای کۆبوونەوەیەکی بە پەلەی سەرۆکایەتیەکانەکات، سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و پەرلەمان و ئیدارەی دەولە و کوتلە سیاسیەکان بۆ ئەوەی کە ڕێبگرن لەم بابەتە. بەڵام پەرلەمان دەڕێی سەرۆکەوە وەڵامی داوەتەوە کە ئەمە بۆ میزداقیەت و سەربەخۆی دادگا خراپە و کۆبوونەوەیە، بۆیە ئامادە پێم وایە ئەو جوابەی ئەویش جوابێکی سیاسیە. ئەگەر ناکۆبوونەوە بۆ ئەوەی کە تەدەخول لە دادگاکان ڕابگیرێ، لە دادگای فیدراڵی ڕابگیرێ، کارێکی باشە. لەم سەروبەندا کە ڕۆژێک دوای نامەکەی سەرۆکی دادگای فیدراڵیە، ئەمڕۆ بڕیار بوو لەسەر دوو پرس دادگای فیدراڵی کۆ بێتەوە. یەکیان بابەتی فەرمان سالاری ئەمرەوەلاییەکەیە بۆ ڕاگررتنی ئەو نووسراوەی وەزارەتی دارایی عێراق کە دەڵێ ئیتر تەمویلی موچەی هەرێمی کوردستان تەواو بووە، نایکەین. بابەتێکی تریان پرسی مەوزوعی خۆر عەبدوڵڵایە کە کێشەیەکە لە نێوان عێراق و کوێیتە، کە ئەمەش کۆمەڵێک پەرلەمانتار سکاڵایان کردووە پەیوەندی بە کوێیتەوە هەیە. وا دەخوێنرێتەوە کە فشارێکی زۆر هەبێ لەسەر دادگا، بەڵام دادگا ئامادە نەبێ بچێتە ژێرباری ئەو فشارە، فشاری ناوخۆیی یا ئیقلیمی، هەردووکیان. من کە قسەم کرد لەگەڵ یەکێک لە دادوەرەکان بۆ لەم تەوقیتاوە لەم کاتا کە ئێمە چاوەڕێ بووین بابەتی موچە بەو ئەمرەوەلاییە یەکلایی ببێتەوە، هەرچەنە ئەمرەوەلاییەکە کە دەریش بچوایە بەردەوامی موچە، ناردنی موچەی تیاتاکی دەکرایەوە لەگەڵ پابندکردنی هەرێم بە ڕادەستکردنی داهاتەکانەوە. باسی لەوە کرد کە ئەوان کێشەیان لەگەڵ سەرۆکی دادگای فیدراڵیەیە، ئەم شەش دادوەرە، بۆیە دەستیان لە کارکێشاوە تویان دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کردووە. ئەمە پێشهاتێکی تازەیە و ئاماژەیەکی خراپە هەم بۆ ئێمە لە هەرێمی کوردستان کە هەموو هیواکانمان هەڵچنی بوو لەسەر دادگای فیدراڵی و یەکێک لە دادوەرە کوردەکانیش ئەم جارە لە ناو پێشکەشکردنی دەست لە کارکێشانەوەیە. وە کۆزانن جاری پێشوو دادوەرێکی تری کورد دەست لە کارکێشانەوەی پێشکەش کرد
لە مەحسوب بوو لەسەر پارتی دیموکرات. ئەم جارە دادوەرێکی تر لە ناو ئەم دەست لە کار کێشانەوەیە کە مەحسوبە لە سەرێکێتی نیشتیمانی و تەنانەت ئەمڕۆ ئەو دادوەرانەشی کە یەدەگن لەسەر داوای سەرۆکی دادگای فدراڵی چوبوونەوە بۆی نیسابی یاسایی تەواوکەن بۆ دەرکردنی ئەمرەوەلایەکە. بۆیە بەداخەوەیڵم ئەمە کێشەیەکی لە پێشینەیە لە نێوان ئەنجومەنی دادوەری و دادگای فدراڵی و هەندێک لە کوتلە سیاسیەکان کە فعلەن تەدەخولەکەن لە قەزایە، بەڵام ئەمە لە زەرەری ئێمە بوو تا ئەم کاتە. باشە، ئەم دەست لە کارکێشانە و ئەندامانە کاریگەری دەبێت لەسەر بڕیارەکان و دواخستنی بڕیاری یەکلایکردنەوەی موچە، هەنی ناتوانرێت لە ماوەیەکی کەمدا ئەندامانی تر بێنەوە شوێنی ئەوان. ئەم پرۆسەیە پێچێت خۆی ئەگەر دەست لە کارکێشانەوەکانیان قوبوڵ کرێ و ئەبێت سەر لە نوێ دادوەری نوێ سوێن بخواتەوە و شوێنیان پڕ بکاتەوە. چێت ینی هەم قوبوڵکردنی دەست لە کارکێشانەوەکان هەم ئەندامی نوێ ئەگەر سوێن بخوا، ئەگەر دەست لە کارکێشانەوەکە قوبوڵ بکرێ بە دڵنیاییەوە نیسابی یاسایی دادگاکە تێکەچێ ناتوانێت کۆ ببێتەوە و تا ئەو کاتەی دادوەری تر لە شوێنیان سوێن دەخۆن، چکە سێ لە ئەساسیەکان و سێ لە یەدەگەکان دەستیان لە کار کێشاوەتەوە. بۆیە ئەم بابەتە دیسانەی لەم بابەتێکی تری سیاسیە. ینی پاساویان چی بۆ کە دەستیان لە کار کێشاوەتەوە؟ ینی ئەوەی کە تەقدیم کراوە لەسەر چییە؟ ینی بۆ دەستیان لە کار کێشاوە؟ من تاکیدم لێکردنەوە کە ئایا پەیوەندی بە ئەمرەوەلایەکەی موچەوە هەیە لە هەرێمی کوردستان، ئەوان دڵنیاییاندا کە پەیوەندی بە کێشەی خۆیان و ناو دادگا و لەگەڵ سەرۆکی دادگا تەوقیتەیە ئاخر هۆی ئەمە گومانەکە بۆ ئێمە زیادەکە لەسەرەوەی کە بۆچی لەم ڕۆیا و لەم کاتەیە و هێنانی بابەتی پرسی خۆر عەبدوڵڵاش بۆ ئەمڕۆ کە دەکرا وەزانم کاتەکەی مابووی، بەڵام پێش خراێنرایە ئەمڕۆ پێش هاتێکی تازەیە بەداخەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و موچە خۆران نییە. لەم شش دادوەری کە نامی دەست لە کارکێشانەوەیان پێشکەشوە تەنها یەکیان کوردیان کوردی تێشی تێ بەڵێ تەنها لە دادوەرە ئەساسیەکانی چیان کووردە نتانە پرسیەوە ینی مەسەرەن هۆکارەکان لەوەی کە کوردیان مەسەلەوانی تر باز لەواکەن وەگوتم کێشەیان هەیە لەگەڵ سەرۆکی دادگاکە. سەرۆکی دادگاش باز لە نامەکەیە بۆ پەرلەمان باز لە تەدەخولاتەکە لە قەزایەکە قبولی ناکەن. ینی ئەگەر لە حاڵەتێکە دەستیان لەکان نەکێشایەوە خۆ ئەگەر فەرمانەکەش دەربچوە پەسەند بکرای خۆ دادگای فدراڵی وا بە ئاسانی بڕیار نادا مەسەلەن لەسەر نادنی موچە، خۆ ئەویش هەرێمی پابەند ناکرد بە مەسەلەی داهاتی نەوتی و نانەوتی ئەوەی کە هەبوو پێم وابێت زانیاری بێن نزیکەی داوای 150 بڵێن تریلیۆنیان کردووە ملیاریان کردووە لەم مەسەلە نەماگەکە بێ ئێستا هەرێم خۆتە زانی 50 ملیارەکە ڕێنێتەوە. ینی دادگای فدراڵی هەروە بە ئاسانی بڕیارێدا لەسەر موچەیان ئەویش هەرێمی دەخستە بەردەم کۆمەڵێک پابەندیەوە کە دەبێت لە سەرێتی جێبەجێ بکە. وەگوتم بەڕێکەوتنی سیاسی ئەم بابەتە بەڕێئەکرا و مەخرەجێکی یاساییە دۆزرایەوە لەبەرەوەی سکاڵاکەی کە لە دادگای فدراڵی تۆمار کراوە سکاڵایەکی نوێ لەسەر موچە جارێکی تر وەرناگیرێ، بەڵام سکاڵاکە داوای نوێی تایە، داوای نوێ بەوەی کە موچە جیا بکرێتەوە لە ئینفاقی فعلی و موچە جیا بکرێتەوە لە هەموو ناکۆکیەکانی کە هەیە ئەمە تەسبیت بکرێتەوە و فەرمانێکی سالاری دەربکرێت تا ئەم دوانەیەک لایە کرێتەوە بۆ بەردەوامی موچە. بۆیە لە ڕووی یاسایەوە مەجای تیا بوو ئەمرەوەلاییەکە دەربچێ و بە فعلیش دەرچەیەکی باش بوو بۆ ئەوەی کاتێک کە سەرۆک وەزیران ئەوێ دەرباز بێ لە ژێر فشارەکان بڵێ من ئەمری وەلایی دادگا جێبەجێ یەکەم بۆی موچە بەردەوام بێ، بەڵام وا پێچێ فشارەکان لەسەر دادگاش زۆر بێ. یەکێ لەو ڕێکارانێکی کە داوا کراوە مەسەلەی پرسی هەژماری منە کە داوا کراوە موچە لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانی عێراقەوە بە بانکی بکرێ فەرمانبەران لەمانە تۆمار بکرێن، بەڵام ئێستا خۆ دەزانی لە هەرێم بە تایبەتی لە سنووری سلێمانی ینی فشارێک هەیە لەسەر فەرمانبەران بۆ پڕکردنەوەی هەژماری من. ئەمە بە چیەکات؟ ئایا هەژماری من سەرەکەوێت یا دەبێت ئەمە هەڵبۆشێتەوە بانکی فیدراڵیەکان و بانکە فیدراڵیەکانی عێراق
سەرەکەوێت لەم پرسەیە. خۆی ئەو بابەتە هەم حکوومەت و هەم دادگای فدرالیش حکوومەتی عراقی کار ئاسانیەکیان کردبوو، ئەویژەوە بوو کە با خەڵک هەژماری من پڕکاتەوە بەڵام ژمارە حسابی فەرمانبەرەکانمان بدەنێ و ڕێشی کردبوو بۆی لە هەموو بانقەکان فەرمانبەران حڕ بن تەوتین بکەن، بەڵام بەداخەوە هەرێم ئەوەشی جێبەجێ نەکرد، واتە تەنها بەستیەوە بەو چەند بانقەی لە ناو هەژماری منن و دوجاریش کە عێراق داوای کرد ئەو ژمارە حسابیەمان بنێ کە فەرمانبەران لە بانقە ئەهلیەکان پڕیان کردوتەوە لە هەژماری من بۆی ڕاستەوخۆ موچە بچێتە سەر ئەو حسابە، واتە و کاتە ئیشکال نەبوو هەژماری منەیە هەر بانقێکە، بەڵام عێراق کە ئەم ڕوونەتەی نوانوە هەرێم ئەمەشی قوبوڵ نییە، ئەمەشی قوبوڵ نەکردو، ئەمەشی ڕەت کردوتەوە، بۆیە گرفتەکان کەڵەکە بوون و گەیشت بەوەی کە بوترێ ئێمەیتر موچەی هەرێم نانێرین لەسەر و هەموو ئەمانەشەوە کە حکوومەتی هەرێم تا ئێستا لەم بابەتە قسە ناکە، مەوزوعی بەعسیەکانە کە گوایە لە هەولێر و سلێمانی کۆبوونەوەیان کردو بۆ خۆڕێخستنەوە بۆ تێکدانی دۆخی عێراق. ئەمەش بابەتێکی ترەکە لە دەرەوەی مەوزوعی هەژماری من و داهاتی نەوتی و نانەوتی، مەوزوعی نەوتیش بەڵێ ئەوانیش حەقیانەکە بڵێن ئێمە تێچووی دەرێنانی بەرمی لێ نەوتمان لە $6 بۆیەوە کرد بە $16 بۆی نەوت بن بە سۆمۆ، ئەوە تایەوە ئەوە شتان جێبەجێ نەکردووە. ئەوانی کە پۆستیان هەیە لە بەغداد لەسەر کۆمارەوە لە وەزیرەکانەوە بۆ هەڵوێستێکیان نابیندرێ، خەڵک زۆر پرسیاری ئەوواکە ئەمانەکە ینی نوێنەرایەتی کوور دەکەن لەوێ لە ناو دام و دەستگاکان پۆستی باڵان هەیە بۆ هیچ هەڵوێستێکیان نییە، ینی بەرمونە دەست دەکار کێشانەوە بەیان هەڵوێستێکی جددی بکە بزاندرێت لە خەمی موچە و لە خەمی موچە خۆران بڕیارێک بدەن. وڵا جا ئەوا بێ خۆیان جواب بنەوە کە بۆچی تا ئێستا قسەیەکی وازەحیشیان نییە پێش هەڵوێستەکەی کە دەست لە کار بکێشنەوەیە لە بەغدا بڵێ نەگەر موچەی خەڵکی کوردستان نەدا ئێمە چیەکەین لێرە بێ خۆیان وەڵام بدەنەوە و بە فعلیش ئەوان بەرپرسیارن لەوە کە لە حکوومەتێکانەوە حکوومەتە ئێستا موچەی خەڵکی هەرێم نانێرێ و بابێن لانی کەم ڕاستیەکە بە خەڵک بڵێن هەرێم کە لێ بەغدا تاوانی گەورەی لە ملایە و هەمووی خەتای بەغدایە، هەرێمیش بەغدا شەڵێ خەتای هەرێمە با ئەوان کە لە حکوومەتی عێراقیان نوێنەرایەتی کوردەکەن ئەوان بێن قسە بکەن، چکە ئێمە قسەی خۆمانمان کردو هەڵوێستی خۆمانمان هەبووە و لەسەر پرسی موچە و قوتی خەڵکیش فراکسیۆنە کوردیەکان تا ڕادێکی باش یەکدەنگ بووین، بەڵام لەسەر کۆمار بۆ وەزیرەکان ئەبێ خۆیان وەڵام بنەوە، چەند لەسەر کۆمار داوایەکیشی قەید کرد لە محکەمەی ئیتیحادی، بەڵام دەتوانێت ڕۆڵی گەورەتر ببینێ، ئەو پارێزەری دەستورە یعنی چی حکوومەتی عێراقی موچەی هاوڵاتیەک نادا کە هاوڵاتی عێراقن لە هەرێمی کوردستان ئەژین و یعنی چی دەسەڵاتێک لە هەرێمێکە نەوتە فرۆشێ و پارەکەیە با و داهاتی گومرگ و ناوخۆشە با و خەڵکیش بێ موچە بێ. بۆ تا پرسیارم ئەوەیە خەڵک هەتام کێشانە بێ چاوەڕێی موچە نەکات نایەت خۆی لەگەڵ کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا و مۆزوعی نەناردنی موچە دۆخی ناوچەکەش لە شەڕی قەواری زایۆنی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران قەلەقی و مەترسی زۆری دروست کردووە لەسەر عێراق و لەسەر ناوچەکەش، یعنی ئێمە دۆخەکەمان لە چەند لایەکەوە خراپە، بۆیە یعنی ترس و دوودڵی بۆ خەڵک نەقڵ ناکەین، بەڵام دۆخێکی باش نییە و پێویستی بە لێبڕایی و هەوڵی زیاترە تا بتوانین مەوزوعی موچە دەرباسکەین لەم دۆخە. دەستخۆش ئەمە زانیاریەکان بوو لەسەر پرسی ناردنی موچە و نەناردنی و دەست لەکار کێشانەوەی ئەو 6 ئەندامەی دادگای فیدراڵی کە 3 ئەندامیان سەرەکی و 3 ئەندامیان یەدەک بوو و بەداخەوە ینی هەواڵێکی خۆشیش نەبوو لەسەرەوەی کە پرسی موچەیەک لای بکرێتەوە بەدەست لەکار کێشانەوەی و ئەندامانەی دادگای فیدراڵیش هێندەی دیکە پرسی یەکلایکردنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم دوا دەکەوێت بۆ کاتێکی نادیار کە نازاندرێکەیە.